ئەمانە کارتێکردنێکی گەورەی هەبوو بۆ ئەوەی کە کوردەکان وردە وردە هەست پێ بکەن کە بەڕاستی وەکو کڵاوێک نراوەتە سەریان تەنانەت یەکێکی وەکو ئەمین زەکی بەگ کە تاریخی کوردی نووسیوەتەوە. ئەمین زەکی بەگ کە بالمناسبە من بۆ خۆشم لە مەکتەبی ابتیدایی ئەمین زەکی بەگ بووم ڕەحمەتی خوای لێبێ کە باسی تاریخ و کورد و کوردستانە مەسەت هەر کتێبەکەی ناوی خۆڵاسە تاریخ کورد و کوردستان تەمان بەو شێوەیە نووسیوێتیەوە. ئەمەش دەقەکە خوێنمەوە لە کتێبەکەی ئەو باسەکە ئەڵێ من بۆ خۆشم کەوتبوو مەڕێ لەگەڵ ئەو قەومە واتەمە بەسی لە ئیتیحاد و تەرەقیەکەیە کەوتبوو مەڕێ لەگەڵ ئەو قەومە بەڵام نەمەزانی خۆیان چین نە کاتی خوێندنەکە هەستم پێکرد چین نە لە دوای ئەوەش زانیم بەڵام تەنها وشەی عوسمانیەکە کە بەخۆیانەوە لکان بوو سەبەبێک بوو بۆ ئەوەی هەموو ئەو چین و توخم و میلەتانەی تری لە ناو دەوڵەتی عوسمانیا بن وەکو من هەموو بکەونە شوێنی. بەڕاستی ئەمان نەسی قسەکەی ئەوە ئەڵێ بەڕاستی وشەی عوسمانلیەکەی ئێمەی تەخدیر کرده بوو هەمووی هەموویمان چوو بووینە ناوێەوە ئەم قەومانە هەموو خزمەتی ئەوانەمانە کرد. یعنی تەماشاکەی نەچێکی وەکو ئەم پیاوە بەرزە متەئەسیر بووە بەوەی کە لە ناو جەماعەتێکە ئەڕواوە گەڕێ بەڵام کۆمەڵی هەدەفیەکی چکە پێکێ یانێکی چیتر وەکو جەمیل قەدری پاشا بە هەمان شێوە ئەویش کە نووسیوێتی ئەڵێ ئەویش تەمان لە مزەکراتی خۆیان نووسیوێتی ئەڵێ ئەو سیاسەتی تەتریکە واتە بە تورکی کردنەی کە ئیتیحادیەکان دەستیان پێکرد وای کرد لەوەی خەڵکێکی عوسمانلی غەیرە تورکی وردە وردە بیر لەوە بکاتەوە کە دوورکەوێتەوە لێیان هەستی بەو زوڵم و ئیجحاف و ناویناوە ئیجحاف هەستی بەو زوڵمە کرد کە کەوتۆتە سەری تەنها لەبەرەوەی کە تورک نییە چەوسانەوەیەکی قەومی ئەمجارە ڕووی کردە عەرەب و ئەلبان و کورد و ئەوانە کە وای لێکردن ئەوانش ڕێکخراوی خۆیان دروستکەن. ئەمە قسەکەی خوێنمەوە